پێش هەموو شتێ ئەو بڵێم کە لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ سەردەش عوسمان و هەموو ئەوانەی کە لە پێناو ئازادی و خۆشبەختی خەڵکی کوردستانە ژیانیان سپات دانەوێنم ئامانج لەم خۆپشاندانەی ئەمڕۆ لە بەردەم بارەگای حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی تر بیرهێنانەوەی کەیسی سەردەش عوسمان و هەموو ئەو تاوانانەیە کە لە سایەی دەسەڵاتی حزابی بۆژوا ناسیۆنالیستی کووردا لە بەرامبەر خەڵکی ئازادی خوازدا بەڕێوە چووە. ئێمە ئەمڕۆ لە ڕێگای ئەم ناڕەزایەتیانەوە پەیامی خۆمانگەیان بە حکوومەتی هەرێمی کوردستان کە کەیسی زەردەش عوسمان و هەموو ئەوانەی تر کەیسێکی کراوەیە، بەو معنایە کەیسی هەموو کۆمەڵگایە. سەردەش عوسمان وەکو لاوێک کە خولیای ئازادی و خۆشبەختی و دژ بە ناعەدالەتی و ناعەدالەتی دەسەڵاتێکی ستەمکار بووە بە ڕەغنەی قوڵی لە دەسەڵات کەوتە بەردەم تیرۆرەوە. بەداخەوە ئەو کەیسە هەتا ئەمڕۆ بەداخراوی ماوەتەوە. بۆیە بەم معنایی کە ئێماڵین ئەمە کەیسی هەموو کۆمەڵگایە، بەو معنایی کە ئەڵێن سەردەش عوسمان ڕەمزێکە بۆ ئازادی، بەو معنایەیە کە کەیسی سەردەش تەنها کەیسی ڕۆژنامەنووسێک نییە، تەنها کەیسی لاوێکی خوێنکار نییە، بەڵکو کەیسیە و کەیسێکی گرێدراوە بەسەر جەم کۆمەڵگا و ماف و ئازادەکانی خەڵکی کوردستانەوە. دەسەڵات لە خیلالی کوشتنی و دەمکوتکردنی سەردەش عوسمانەوە ئەوێت دەمکوتی کۆمەڵگا بکە، ئەوێ ئازادی بخێنە لەو کۆمەڵگایە، دەیەوێ لە ڕێگای تیرۆرکردنی سەردەشتەکانەوە پەیامی خۆی بە کۆمەڵگا بگەێنێ، ڕێگە نەدا بە هیچ دەنگێکی ناڕزایەتی، ڕێگا نەدا بە هیچ ژنێکی ناڕازی بەرامبەر بەم دەسەڵاتە، ڕێگە نەدا بە هیچ کرێکارێک کە داوای مافەکانی خۆی بکە، ڕێگە نەدا بە هیچ لاوێک کە داوای خۆشبەختی و تەعینات و بیمەی بێکاری بکە. لە ڕێگای ئەم تیرۆرانەوە دەیەوێت هەموو دەنگێکی ئازادی لەو کۆمەڵگایە سەرکوت کە ئێمە ئەمڕۆ لە ڕێگای ئەم خۆپشاندانەوە ویسمان بە ئەو پەیامە بە دەسەڵات بگەێنین کە ئەم کەیسانە بەکراوەی مامنەتەوە و خەڵکی کوردستان و ئازادی خوازان مصرن لەسەرەوەی کە بێ هەموو ئەم کەیسانە بە جێگای خۆی بگا و ئەمیش لە گرێوی تەنها و تەنها لە گرێوی ئەوەدایە کە ئەم دەسەڵاتە سەرکوتگەرە دەبێت لەسەر ژیانی خەڵک کۆتایی پێوێ، دەبێت تەواوی ئەم دەسەڵاتە بهێنرێتەوە و هەموو تاوانانەی کە لە مێژووی ڕەشی کارنامەی دەسەڵاتدارێتی یەکێتی و پارتیە بەرامبەر بە ئازادی خوازان چۆتە پێشەوە، دەبێ هەموو ئەم کەیسانە ببێنە بەردەم دادگایەکی جەماوەری عادلانە و هەموومانە بە سزای خۆیان بگەێنرێت. بەتەنها ئەم ڕۆژە تەنها ئەوە نییە ئێمە یادی سەردەش عوسمان بەرز و بەڕێز ڕابگرین، بەڵکو هاوکات دەمانوێت بۆم دەسەڵاتە بڵین ئەم مەلەفانە وەکو هەموو مەلەفەکانی تر کە لە سایەی 30 ساڵی ڕابردووە لە شار و لە شاخ دژ بە نەیارانی ئەم دەسەڵات و حیزبانە چۆتە پێشەوە بە تایبەتی لە 30 ساڵ حاکمیەتی ئەم حیزبانە لە کوردستان کە دەیان ڕۆژنامەنووس دەیان هەڵسوڕاوانی سیاسیان تیرۆر کردووە، نەکەر ئەمانە بگرە ناڕزایەتیەکانی خەڵکیان بە کوشتن وەڵام پێداوەتەوە و تەنانەت نەکرد نەک تەنها بە کوشتن، ئەگەر بە کوشتنیش پێیان نەکرابێ بە ڕێگای سەرکوتیان بە یاسایان بەکارهێناوە، هەر وەگەوەی کە ئێستا لە بەرامبەر ڕۆژنامەنووسان و هەڵسوڕاوانی سیاسی لە بادینان و لە هەولێر ئەو سیناریۆ گاڵتەجاڕێی کە بەڕێوە چوو لە بەرامبەر شێروانی هەمووانی ترا. زۆر باش هاوڕێدەشتی دەسەڵاتدارانی کوردستان زۆر بانگەشەی بوونی ئازادیەکەن لە کوردستان، بەڵام بەکردەوە لە بەرامبەر هەموو دەنگێکی ئازادە ڕاوەستاون، لە هیچ جۆرە سەرکوتێک دەستیان نەپاراستووە. بۆ نمونە دەستگیرکراوەکانی بادینان، ئەوەی جێگەی سەرنجە پاش هەر توند و تویژیەک و سەرکوتێک لەلایەن دەسەڵاتدارانەوە دواتر تۆمەتیش بۆ قوربانیەکە هەڵبەستراوە. بۆ نمونە دەستگیرکراوەکانی بادینان بە سیخور لە قەڵەمدران. بۆچی دەسەڵاتداران دەست بۆ ئەم سیاسەتە قێزەونە ئەبەن و ئامانجان چییە لەم کارە؟ بە بڕای من ئامانجان دوورخستنەوەی ئەو کەیسەیە لەسەر خۆیان، ئەیانەوێ لە خیلالی ئەمەوە ناڕەزایەتەکانی خەڵک خامۆشکەنەوە، دەیانوێ بە خەڵک بڵێن ئەوە بە دنیای دەرەوەی خۆیان بڵێن ئەوی دیعایی کە
هەمیشە دەیکەن لە کوردستانە دیموکراسیەوەی کە ئازادی هەیە دەیانەوێت ئەو زەخت و فشارانە لەسەر خۆیان کەمکەنەوە بۆیە هەمیشە دوای هەر تیرۆرێک وەختێکە ناڕەزایەتیەک لە کۆمەلگایە بەڕێوە چوو بێ فەورەن هەوڵیان داوە لیژنەی بە ناوی لیژنە دروستکردن و وەختی ئەمەشیان بۆ نەچۆتە سەر هەوڵانەوە توهمە بسازن بۆ ئەو کەسانە بۆیە ئەمانە هەوڵێکن لە ڕاستای سەرکوت و دەمکوتاکە دەسەڵات بەرامبەر بە هەموو دەنگێکی ئازادی خواست لە کوردستانە بەڕێوەی دەبا دەیوێ ڕێگا ونکە لە بەردەم خەڵک و لە بەردەم ڕای گشتی و ئەو ناڕەزایەتیانە لەسەر خۆی خاو کاتەوە و بە جۆرێک خەڵک لە چاوەڕوانیان ڕابگرێ بۆیە خەڵک دەمێکە ئەوە ئەم سیاسەتەی دەسەڵاتداران لە کوردستانە تێگەیشتووە لە دوای هەر تیرۆرێکە ئەنجامیان ناوە و بە تایبەتی ئەومان بیر نەچێ بە گوتم لە 30 ساڵی ڕابردووە دەسەڵات بەرامبەر بە نەیارانی خۆیان دەیان شێوازی جۆرا و جۆری تیرۆر و کوشتن و ڕفاندن و ناوزڕاندن و لە کەدارکردنی شخصیات و کەسایەتەکانیان بڕێو بردووە هەموو ئەمانەش بووە کە ئەم کەسانە لە پێشچوی ڕێی گشتی بشکێنن و لە خلالی ئەمەوە بە خەڵک بڵێن کە ئێمە ڕێگە نادەین بە هیچ دەنگێکی ناڕازی ئێمە ڕێگە نادەین بە خۆپشاندان ڕێگە نادەین بە مانگرتن ڕێگە نادەین بە کۆبوونەوەی خەڵک ڕێگە نادەین کە خەڵک بۆ مافەکانی خۆی بێتە سەر جادە داوا بکات لە خلالی ئەم پەیامانەیانەوە دەیانەوێت خەڵک سەرکوتکەن و خەڵک بەدەستی بەتاڵ بنێرنەوە ماڵەوە و ئەو پەیامە بە کۆمەلگا بڵێن کە ئێمە ڕێگەی جۆرا و جۆرمان هەیە بۆ ئەوەی کە ئێوە دەمکوتکەین ناڕەزایەتەکانتان بەرینە دواوە و هەموو خەڵک خامۆشکەنەوە بۆیە بە بڕوای من ئەوانە هەوڵێکی قێزەوەنی دەسەڵاتە هەمیشە دەستیان بۆ بردووە و بەڵام هەمیشەش ناکام ماونەتەوە هەر بۆیە دەمێکە خەڵک لەم سینا ڕێگاڵ تەجاڕیانەی دەسەڵات تێگەیشتووە و ئەمە جێگای هیچ بڕوایەک جێگای بڕوا نەماوە لەلایەن خەڵکی ناڕازی کوردستانەوە هەروەکەوەی دەبینی کە لە ناڕەزایەتەکانی چەند مانگ و چەند ساڵی ڕابردووە کە خەڵک چۆن نەفرەت و ناڕەزایەتی بەرامبەر بەم دەسەڵاتە دا ئەبارێنێ و چۆن هەڕێدەشتی پاش 11 ساڵ لە کەیسەکانی ئازادی و قەڵەم لە کەیسی سەردەشت عوسمانەوە تا سۆرانی مامە حەمە و ئەوانی تر هەروە بە هەڵواسراوی ماوەتەوانێ لە دۆخێکی ئەوهایە ئەبێت چی بکرێت تا ئەنجامی ئەم کەیسانە بەلایەکدا بخرێ و پرسی ئازادی و ڕەخنەگرتن وەک مافێکی بنەڕەتی لە کوردستان بچەسپێنرێت چی بکرێت بڕای من تەنها و تەنها ڕێگا چارە یەخستنی خەبات و ناڕەزایەتەکانی خەڵکی کوردستانە یەخستنی خەبات و ناڕەزایەتەکانی خەڵکە جیاکردنەوەی سەفی ناڕەزایەتەکانە لەو ئەحزابانەی کە نوێنەری چینی بۆژوازین لە خاوەن مۆڵ و کۆمپانیاکان لە خاوەن ڤێلاکان تەنها ڕێگا ئەوەیە کە خەڵک ئیرادە بکە دەسەڵاتی جەماوەری دامبزێنێ و خەڵک هەنگاو بە هەنگاو ناڕەزایەتەکانی خۆی لە گەڕک لە کارگەکان لە شار و شارۆچکەکان یەکخا ڕێکخراوە جەماوەریەکانی خۆیان دروست بکەن و دەسەڵاتداران لە هەنگاوی یەکەما بخەنە ژێر فشارەوە بۆ دەست بەجێ هەموو ئەو داخوازیانەی خەڵک کە لەسەر موچە لەسەر ماف و ئازادەکان لەسەر سەراتاترین مافەکانی خەڵکە هەمیشە خەڵک بەڕێگەی ناڕەزاتی بۆی هاتۆتە مەیدان هەر بۆشە خەڵک بە تەجروبە بەوە گەیشتووە کە ئەم دەسەڵاتە قابلی چاکسازی نییە ئەم دەسەڵاتە قابلی ئەوە نییە وەک ئەوەی کە بڕۆی لە ڕێگەی پەرلەمان و لە ڕێگای هەتا ئیمزا کۆکردنەوە و لەم ڕێگەیانەوە دەسەڵات بەڵام بەخواستەکانە بداتەوە بۆیە بە معنایە تەنها و تەنها بۆ خەڵک بۆ ئەوەی کەم کەیسانە بەسەر ئەنجام بگا بۆ ئەوەی کە ماف و ئازادی و یەکسانی و خۆشبەختی و خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان بەرقەرار بێ تەنها لە گرێوی یەخستنی ڕیزەکان و ناڕەزایەتەکانی خەڵکە هەنگاو بە هەنگاو بۆ کۆتایی هێنان بەم دەسەڵاتە ستەمگەرە کە بۆتە بەڵا بەسەر ژیان و ئایندەی خەڵکی کوردستانە ئەومان لە بیر نەچێت بە تایبەتی ئێستا دەیانەوێت جارێکی تر کە لە قەیرانە گیریان کردووە جوابیان بەخواست و داواکاریەکانی خەڵک پێنیە دایانەوە جایەتی خەڵقەنەوە نێو سیناریۆی گاڵتە جارانەی هەڵبژاردن و بەوەی کە گوایە ئەمانە ڕۆنە بەغاو لە ئەنتیخاباتە خەڵکەخانە بەردەم سنووقانی دەنگدان گوایە ماف و بەرژەوەندەکانی خەڵک لە بەغا پارێزن ئێوەیە کە ماف و ئازادیەکانتان
مافی ژیانتان بە زەردەشت عوسمانەکان نەیاد ئێوەیە کە سەدان لاوی ئەو کۆمەلگایەتان ناومێت کردووە کە ڕێگای ژیانی هات و نهاتی پەنابەری هەڵبژێرێ ئێوەیە کە لەژێر سایی دەسەڵاتەکەی ئێوەدا ماف و موچە و ئازادیەکە سەرەتاترین مافەکانی خەڵک دەستەبەر ناکەن بە کام ڕێگا ئێوە چەند ژیانی خەڵکا بۆیە خەڵک دەمێک ئیمتیحانی خۆی لەسەر ئەم دەسەڵاتە داوە تەعبیری لێەکە و لە ناڕەزایەتیەکانە بە شێوەی سووتاندنی مقڕەکانی ئەم حیزبانە تعبیری لێ کردووە ئەوەی کە خەڵک دەڵێ ئەبێ ئێوە بڕۆن تەنها بە ڕێگای ڕێکخراوبوون ئەتوانێت ئەو داواکاری خەڵک ئەو ڕێگەی خەڵک عملی بێتەوە بەوەی کە خەڵک ڕێکخراو بێ بەوەی کە خەڵک دەستخانە نێو دەستیەکەوە پژمێن بە پشتی یەکەوە سەفی ناڕەزایەتەکانی خۆیان یەکگرتوو بکەن هەنگاو بە هەنگاو دەرفەت بە دەسەڵات نیان کە دەسەڵات کە ناڕەزایەتەکانیان سەرکوت بکەن هەتا هەنگاو بە هەنگاو بە ڕێژێ پێی ئەم دەسەڵاتە دێنە دەرەوە ئەوە تەنها ڕێگەیەکە و ئەوە پەیامێکە کە سەردەشت عوسمان مەشغەڵێکە کە داوێتێت دەست ئازادی خوازان داوێتێت دەست ئەو لاوانەی کە سەردەشت عوسمان لە دوای مرجی خۆی دای بە لاوان و خەڵکی ئازادی خواست کە دەستی خۆیان لە دەستی ئەم حیزبانە بکەنەوە ڕێگای بەدیێنانی ئازادی و خۆشگوزەرانی و خۆشبەختی تەنها و تەنها لە گرەوی کۆتایی هێنانی ئەم دەسەڵاتە گەندەڵچی و ستەمکارەیە